ئەم دکارن بێژن ژڤر و شوندا نەخشەیە سیاسی لە عێراقê دێ چاوە بیت پێشهاتên سیاسی و سەربازی دێ چبن کە هوشداری دهێنەدان ji دووبارە سەرهەلدانا خۆپیشاندانان لە بەغدا و باشوورê عێراقê ئەرێ ئەف خۆپیشاندانên هەنێ دێ دەرباسی ململانێ و ناکۆکیên زێدەتر ببن bi taybetî li ser astê serbazî jê hêjaya Qasim Elxerawî ji rovekارê siyasî ji Bexdayê dipirsim hêjaya Qasim gelek bi xêr hatiye Kurdistan 24 em çaverî çi nexşeyekê pêkhatinê di Perlemanê Iraqê da bikin piştî vekişandina parlamenterên tevgera Sedr dê çi lê bihêt سڵاو ڕێز بۆی بۆ بینرانی کەناڵی کوردستان 24 لە ڕاستیدا ئەوەی کە تەنگشەکەی زیاتر و زیاتر کردووە کشانەوەی پەرلەمانتارانی ڕۆتی سەدرە لە پەرلەمانی عێراق و لە پرۆسەی سیاسیە کە دەستیان لە کار بە کۆمەڵ دەستیان لە کار کێشاوەتەوە ئەمە شتێکی شاراوانیە کە ڕۆتی سەدر براوەی هەڵبژاردنەکان بۆ کوتلەی زۆری نەبوو لە پەرلەمانی عێراقدا ژمارەیەکی زۆر قرس بوو لە پرۆسی سیاسی دەکە ئێستا چۆتە دەرەوەی پرۆسی سیاسی هەروەها بەڕێز سەدر زۆر پێشنیاز و دەستپێشخەری خستەڕوو بۆ پێکێنانی حکوومەت دوای ئەوەی هاوپەیمانی سەقۆڵی لەگەڵ پارتی و لەگەڵ هاوپەیمانی سیادا بەڵام بەداخێکی زۆرەوەکەوە نەگەیشتن بە ڕێکەوتن تەنگژەکە زیاتر ئاڵۆستر بوو کێشەکان زیاتر ئاڵۆژ بوون کە نەتوانرا سەر کۆمەڵ هەڵبژێردرێت و هەروەها سەرۆکە زیرانی هەڵبژێردرێت بۆ ئەوەی حکوومەتی نوێ پێک بهێنرێت وێڕای دەستپێشخەریەکان لەلایەن لە سیاسیەکانەوە بەڵام هیچ کەڵک و سوودێکی نەبوو دەستپێشخەریەکان نەیانتوانی حکوومەتی نوێ پێک بهێنن نەتواندراکەوە بێکەوە کۆ ببنەوە لە سەر مێزێکدا بۆ ئەوەی کەوە خوێندنەوەکان زیاتر و زیاتر بکەن و حکوومەتێکی نوێ لەدایک بێت هەروەها بگەن بە چارەسەرێکی کە خزمەت بە پرۆسی سیاسی عێراق بکات کشانەوەی بەڕێز سەدر لە پەرلەماندا پرۆسی سیاسی ڕوبەڕووی بۆ مەلەرزەیەکی سیاسی دەکاتەوە بەڕاستی ئەو کاتە پرۆسی سیاسی لە عێراقدا ئاڵۆستر دەکات و لەم بابەتەشدا پێدراوی زۆرمان هەیە کە ڕەنگە ببێتە بە ئۆپۆزیسیۆنێکی جەماوەری لە شقامدا ئەو دەتوانێت کەوا ببێتە ئۆپۆزیسیۆن و دوا کاتیشی نابێت بەکشانەوە لە پەرلەماندا چونکە پێشتر وەکو چاودێران ئێمە بینیومانەوە کەوا چەندین کاتی دیکەی هەبووە لە ڕابردوودا لە شقام چ لە پەرلەماندا باشە دەست پێشخەریە سەرنەگرت هەفپەیمانی بێدەرئەنجام بوون vekşandina Muqtada Sedr ji Perleman hîviyekê dida aliyê çarçoveya hemahengiyê ku bikarbîtin digel Kurd û Suneyan hev peymaniyê pêkbînît û beref hikûmetê bibçîn بەڵێ ڕەنگە دەکرێت بنکە سەرەکیەکە بۆ چوارچەوەی هەماهەنگی و داواکاریەکانی بە تەوافق لە ئیدارەدانی دەسەڵاتدا بە پێچەوانەی ئەوەی کەوا بەڕێز سەدر داوای دەکرد داوای زۆرینەی سیاسی دەکرد بۆ ئیدارەدانی دەسەڵات ئەمە گرەیەکە بۆ ڕاستی ئەمە گرێ ڕاستەقینەکە ئەمە بوو تەوافق و زۆرینە کە لە نێوان چوارچەوەی هەماهەنگی و ڕۆتی سەدردا هەبوو ئەمڕۆ دەبینین پشووی فەرمیە لە پەرلەماندا سەرۆکی پەرلەمان واژۆی لەسەر نامەی دەستەکەرکێشانەوە کردووە کە جێبەجێ دەکرێتەوەی دی ئەمە خاڵی کۆتاییە دەستەکەرکێشانەوەکان یەکسەر جێبەجێکراون بە گوێرەی شارەزانی یاسایی چونکە واژۆ کراوە ئەوەی کە چوارچەوەی هەماهەنگی دەڵێت کە پێم وایە بەیاننامەیەکی دەبێت ئەگەر هاتوو نیەتێکە بێت بۆ جوڵەکردن بەرەو پێکێنانی حکوومەت ئەو کاتە جوڵەکە بەرەو تەواوی لایەنە سیاسەکان دەبێت بۆ ئەوەی کەوا حکوومەتێکی ئێتلافی پێک بهێنرێت حکوومەتێکی ئێتلافی نیشتیمانی بۆ ئیدارەدانی دەوڵەت بەڵام ئاماژەکان هەن کەوا چوارچەوەی هەماهەنگی پێویستە دەبێت ناکرێت بابەتی ڕۆتی سەدر پشتگوێ بخات چونکە ڕۆتی سەدر چەندین کاتی لەبەردەستدا هەیە شەقام
شقای میلیۆن دەستدایە لە هەمان کات ئەگەر هاتوو تاوافقێک هەبێت لە لێوان لایەنە سیاسیەکاندا بە کۆ دەنجی هەبێت ئەو کاتە ئێمە پێمان وایە کەەوە دەتوانێت ئەم لایەنانە یاخود ئەم کوتلانە حکوومەتی نوێی داهاتووی عێراق بە شێوەیە تەوافق پێک بهێنرێت چ لایەنە کوردستانەکان بێت یاخود لایەنەکان کە لە بەغدا هەن سیادا و ئیتاڕی تەنسیقی باشە ئەو حکوومەتە دێ پێک بهێتن بە تەوافقی هەف ئەوەیە هەفتە ساڵین دەربازبووی لە عێراقێک و بە هەمان ئەوە حکوومەت پێک هاتنە بە تەوافقی ئەف ئۆپۆزیسیۆنە جەماوەری یاکو سەرکردایەتیەوەی کەسێکی هەری بەهێز لە عێراقی مقتەدا سەدر دکە نابیتە ئەگەرێ ڕووخاندناوێ حکوومەتە تەوافقی هەف ئەوەیە حکوومەتە عادل عەبدولمەهدی بەڵێ هاوڕاتم لەگەڵت بۆ چوونی سەدەر بەڕاستی دەرناچێت لە چوارچێوە دیموکراسیەکاندا لەو پێکێنانی بابەتی حکوومەتی زۆرینەی نیشتیمانی کە ئەمە لە دەرەوەی بابەتەکان بوو کە لایەنەکان پێشتر لەستەری ڕێکەوتە بوون هە لە ساڵی 2023 تاوەکو ئێستا بەو شێوە حکوومەت پێکێنراوە تەوافق بووە لە نێوان لایەنەکاندا سازان هەمووان لە دەسەڵات بوون و هەمووانیش لە ئۆپۆزیسیۆن بوون و هیچیشان بەرپرسیارەتی لە ئەستۆ ناگرن لە ئیدارەدانی دەوڵەتدا هەموو لایەنە سیاسەکان بەشدار بووینە لە حکوومەتدا هەمویان ویستویانەکەوە بەرپرسیارەتیش لە ئەستۆ نەگرن چ لە شکست سەرکەوتنەکاندا بەڕاستی هەموو دەبێت ئۆپۆزیسیۆنێک هەبێتەوە چاودێری حکوومەت بکات لە نزیکەوە پێم وایەکەوە ئەمە هەڵەی تێدا نییە بەڕاستی ئەمە لە دەستوریشدا هاتووە حکوومەتەکانی داهاتوو ئەگەر هاتوو پێکێنران بەبێ ڕەوتی سەدەر پێکێنرا ئەو کاتە بەڕاستی شکست دەهێنن چونکە ئۆپۆزیسیۆنێکی ڕاستەقینە لە پەرلەماندا نییە کەس نییە بەرپرسیارەتی شکست لە ئەستۆ بگرێت لە ئیدارەدانی دەوڵەتدا ئەو کاتی فشاری هەیە کە کاتی شەقامە ئەوە کوڕانکارەکان دەزانن کەەوە چۆن ڕەوتی سەدەر دەتوانێت کەەوە شەقام جوڵێنێت لە ناوچەی سەوز لە گۆڕپانی تەحری تەنانەت هەوڵدات حکوومەتیش شکست پێ بهێنێت دەبێت لە نەسیاسەکان زۆر جدی بن لە گفتوگۆکردن لەگەڵ ڕەوتی سەدەردا لێک تێگەیشتنێک هەبێت بۆ ئەوەی کەەوە سەبارەت بە پێکردنی حکوومەت ڕەنگە حکوومەتێکی نیشتیمانی هەبێت بۆ ئەوەی کەەوە بتوانێت وڵات بگەێنێتە کەنارێکی ئارام هێژایە قاسم بەحسە سەرهێلدانە خۆپیشاندانان لە بەغدا و باشووری عێراقی پێشهاتێن سەربازیên مەترسیدار دەهێتەکردن توژی چاوەڕێی پێشهاتێکەوە هاتکەی گەلۆ لەسەر ئاستی سەربازی بتایبەتی ململانێ دنافبەرە ناف ماڵە شیعەیان بخو شیعە نا بێگومان خۆپیشاندانەکان ئێمە ڕاهاتوین لەسەر خۆپیشاندانەکان لە بەغدا و بەتایبەت بەهۆی فشارەکانی ئەو فشارانی کە ڕوبەڕووی گەلی عێراق دەبێتەوە بەتایبەت کاتێکەوە داوای دەرفەتی کار دەکەن و دەزانن کەەوە چەندین خۆپیشاندانی ڕۆیانداوە لە ڕابردوودا خۆپیشاندانەکانی تەشرین لە قوتابیان کردیان داوای دەرفەتی کاریان دەکرد دواتر خۆپیشاندانەکان بازنەی خۆپیشاندانەکان فراوان بوون و ئاراستەی دیکەی کردە بەرکابریتی بوو لە سووتاندنی بارەگاکان و داخستنی ڕێگاکان لایەنە سیاسیەکان و ڕەوتی سەدریش لە هەمان کاتدا چەندین جار ڕێگەیاندووە کەەوە دژی پێکدادانیش نیوان شیعەکانە دژی شەڕی مەزهەبیە لە نێوان پێکاتەکاندا بەڕاستی ئەم ئەو بابەتەی ناوێت تەنانەت چوارچێوەی هەمانگیش ئەم بابەتە ناخوازێ عاقڵمەندان پێویستە دەبێت ئەم بابەتە بە هەند وەربگرن پێویستە ئەم چونکە ئەم بابەتە پێکەنانی حکوومەت دوا دەخات و کاریگەری زیاتر و زیاتری دەبێت و ڕەنگە وەسەرخانی مەترسیداری دیکەی لێ بکەوێتەوە ڕەنگە عێراق بکاتە بگەریتە تونێلێکی تاریک نەزانی دەرئەنجامێکی خراپی لێ بکەوێتەوە پێویستە بەرژەوەندەکانی گەل بەرژەوەندەکانی هەرێم بەرژەوەندەکانی پارێزگاکان بە شێوەیەکی گشتی لە بەرچاو بگیرێت بۆ ئەوەی کەوا گەل هەست بکات هەست بە ئارامی بکات لە سایەی حکوومەتێکی تەوافقی کە بتوانێت ئیداری دەوڵەت بدات. ئێژە قاسم ئەلغەراوی شروڤەکاری سیاسی ji بەغدایە ئانکو ئەم دکارن بێژن مودلێکە نویا سیاسەتی لە عێراقی وایە ji dayk bû bi vekşandinana muqtada Sedr opozîsyonek neya perlemanî belkû ya cemawerî pêşhat jî nediyarin. Tu her hebî êvar baş.